میدیایی گریان و کاملای هنری ملی کوردستان بەخێرهاتنی هونەرمەندی دەمخۆشی ناوچەی قورئاواباد ئاغای فەیروز شۆرەت ڕێزایی وێروزی ڕێزایی بەڕاستی جێگەی شانازی و دەمەخۆشە بەخێر بێت ئەگەر ئینشەڵا دەرفەت دەبێت و خۆی ڕێبکێ لەگەڵمانە بەرنامێکی جوانی بۆ ساز دەکەین لەناو کەناڵی گەڕیان ئەتوانین لە شوێنێکی لە باخی گشتی لە شوێنێکی خۆش بووین پاکستێمانە چێژە دەمەخۆشە ببینین بەخێر بێت